لە سەرانسەری مزگەوتەکانی هەرێمی کوردستان لە دوای نوێژی هەینی نوێژی مردوو بە غیابی لەسەر قوربانیانی ڕووداوە کارساتبارەکەی باکووری کوردستان تورکیا و ڕۆژئاوای کوردستان سووریا ئەنجامدرا کە بەهۆی بوومەلەرزەکەی چەند ڕۆژی ڕابردوو دەیان هەزار کەس تێیدا بوونە قوربانی لە ڕێوڕسمی ئەنجامدانی نوێژی مردوو بە غیابی لە شاری هەولێر جگە لە هاوڵاتیان بەرپرسانی حکومی و جێگری سەرکونسوڵگەری تورکیاش بەشدار بوون. ئەوڕۆ لە زۆربەی مزگەوتەکانی کوردستان نوێژی و مردوو سەڵاتە الغائب لە بۆ قوربانیانی ئەو زلزالەی کە لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان یان بڕین لە سووریا و لە تورکیا ڕوویانداوە نوێژ کراوە. هەرێمی کوردستان لە زۆر وڵاتانی تر زووتر وەکو مافی مسلمانەتی و مافی جیرانەتی و مافی مرۆیی و مافی نیشتیمانی و نەتەوەی بەهانای ئەو خەڵکە هات طبیعی هەرچەندە ئیمکانیەتی هەرێمی کوردستان لەوانەیە مەحدود بی بەڵام نیشانەی دەرخەری هەستی یان سۆزی مرۆیەتیە بۆ ئەو خەڵکە کە ئەو کارەساتیان لێ قەوماوە بەڕان وەک هەمیشە خەڵکی هەولێر بە هەرێمی کوردستان مهرەبان بوونە لەو بابەتەشدا لە بۆ گەیاندنی پێداویستیەکان لە بۆ خەڵکی زیانمەند لەو کارەساتەدا بتوانین ئێمەش بەشێک بین لە سوکناییکردنی ئەوان و هاوکاربوونی ئەوان و هەرێمی کوردستان شانازی بەوە دەکە وەکو حکوومەت و وەکو خەڵکەکەی یەکەمین حکوومەت و خەڵک بووە بەهانای ئەو خوشکوبرایانە چوە. Bugün bölgenin dört bir yanında ئەمڕۆ بەشدار بووین لە ڕێوڕسمی ئەنجامدانی نوێژی هەینی و ئەنجامدانی نوێژی مردوو بۆ قوربانیانی بوومەلەرزەکە. سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە زووترین کاتدا لە 3 پارێزگا کەمپەینی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری ڕاگەیان. بێگومان لە ڕۆژێکی وادا دۆستایەتی و برایەتیان نیشاندا. ئەمە جێگای پێزانینە و لەم بارەیەوە سوپاسیان دەکەین. 3 vilayette de هاوڵاتیانی شاوخەمی خۆیان بۆ ئەو ڕووداوە کارەساتبارە دەردەبڕن و دەشڵێن هاوکاریکردنی خانەوادەی لە قەوماوان و بریندارانی ڕووداوە سروشتیەکە جگا لەلایەنە مرۆڤ دۆستیەکە ئەرکێکی ئاینیشە لەسەر مرۆڤی موسڵمان. ئەگەر لە ڕووی ئینسانی بی ئەوە شتێکی وەڕاستی زۆر گرینگە وەرە لە ڕووی واجبی مسلمانەتیش بی ئەوە زیاتر گرینگە لەبەرەوەی ئێمە دینەکەمان ئاینە پیرۆزەکەمان وە پەروەردەی کردین کەوا بەڕاستی ڕووی هاوکاری و ڕووی تەباوی خۆشەویستی و پشتگیریکردن لە یەکتری بکەین. لەسەر ئێمە وەکو مسلمان وەکو خەڵکی کوردستان واجبە ئەرکێکی زۆر گرینگە وەکو مسلمان ئێمە ئەزیەتمان زۆر کێشاوە بە تایبەتی خەڵکی کوردستان بۆیە ئەو ئازارانە ئێمە زیاتر هەستی پێ دەکەین. هەروەکو لە خوای گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزدا ئاماژ پێ دەکات وتەعاونوا عەلى البر والتەقوى کە ئینسانێکەوە وجدانی و زیندوو بێت یعنی بەر لەوەی کە داوای لێ بکرێت خۆی دەچێت بەهانای لێ قەوماوە. لە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 6 شوبات لا بەشێکی زۆری شارەکانی باکووری کوردستان و تورکیا و هەروەها ڕۆژئاوای کوردستان و سووریا بوومەلەرزەیەکی بەهێز با گوڕی 7.8 پلا بە پێوەری ڕێختر ڕوویدا و بۆ هۆیەوە تا ئێستا زیاتر لە 22,000 کەس گیانیان لەدەستداوە و ژمارەی بریندارانی 6,000 کەسی تێپەڕاندووە. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.